تۆپەکە چەند بەرزی بەدەست دەهێنێ کاکەتی ئێستا معقولە بەس معقولە بە من دەرێ چەند کات دەخایێنێ تا دەگاتە بەرزترین خاڵ وە کاتێک دەگەڕێتەوە خێرایەکەی چەندە ئەخ وەڵڵی نازم ئەو پرسیارانە مامۆستا لە چێ دەینی لە چێ دەینی بەرێ کوڕمەوە چ مشکلەت هەیە ئەو گارەگارە لە چییە؟ ئێ بابە دەوەرە ئەتو سەفیشەش تاوا کردی وەرە ئەو پرسیارە کۆ حەل دەکرێت دەی بابی خۆم ئەو گارەگارە لە بە پرسیارەشی ئەچوو زیلی نوێی دەبی لە من باشتر بزانی ئەو داخلی 2026 دەبین بەرنامەی وا هاتیە هەموو شتەکی تێدایە وەڵا باشە یعنی کۆم شتێکی تێدایە و های بابم ناسمەوە مەکتەبێ لۆ خۆم لە ناو خەڵکی ئێستا باسی و بەرنامەیە کۆ ئاگار لێ نییە زانستی وێژەی لە بۆ برادەرەکانت ئەوەی لە سیستەمی ئینگلیزی دەخینی خەڵکی بادینان برادرت چێ هەیە پێی برێ و بەرنامەی داوڵۆتکە بنووسە ئەزموون لە ئەپستۆری لە گۆگڵ پلەی بابە بەس ئەزموون ئەو کەسکە هەوە نییە لە 2014 و 15 تا ئێستا هەفتانە مانگانە بە کەیفی خۆت لەو بەندەی ئەتوو دەتەوێ ئیمتحانی خۆت بکە هەر ئێستا تاقیکەوە ئەو پرسیارێکە دەتەوێ لەو بەرنامەی بینووسە بزانە کو جواب دەداتەوە ئەرێ وەڵە بابە دیتمەوە ئەو بەجددیتی